دیارە ئێمە وەکو 47 ڕێکخراوی بواری جینۆساید و نووسەرانی بواری جینۆساید بە باشمانزانی ڕۆژێ دیاری بکرێ بۆ ڕۆژی نیشتیمانی گۆڕە بە کۆمەڵەکانی کوردستان. 16 ئایار دیاری کرا وەکو ڕۆژی نیشتیمانی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق. لە کۆی 301 گۆڕ لە عێراقدا گۆڕی بە کۆمەڵ زۆرینەی ئەنفالکراوانە، گۆڕی بە کۆمەڵی کوردەواتە. بەڵام دیاریکردنی ئەم ڕۆژە هیچ گزارشتێک و واتایەکی تیانە بۆ کورد، هیچ ئاماژەیە بە کورد نەکراوە، هیچ کاتێکی کورد هەڵدانەوەی گۆڕێکی بە کۆمەڵی کورد ڕەچاو نەکراوە. بۆ ئێمە وەکو کورد، وەکو خەڵکی کوردستان و وەکو کەسوکاری جینۆسایدکراون و ڕێکخراوەکان پێمان باش بوو چۆن چواردەی چوارمان هەیە ڕۆژی جینۆسایدی کووردا هەلامان کاتا ڕۆژێکشمان هەبێت دیاریکردنی ڕۆژێ بۆ ڕۆژی گۆڕە بە کۆمەڵەکانی کوردستان، جینۆسایدکراوانی کوردستان. ئێمە ئەمە بەرچاوڕوونیەکە، ئەمە وەکو پێشنیارێکە، وەکو داواکاریەکە لە داهاتوو دایدێنە پەرلەمانی کوردستان کە کاری لەسەر بکرێن. ئەمە تەزبیت کرێ کە ڕۆژی دیاری بکرێ وەکو ڕۆژی نیشتیمانی گۆڕی بە کۆمەڵی جینۆسایدکراوانی کورد. دیارە ئێمە من وەکو خۆم کە داواکاری ئێمە بۆ دیاریکردنی ڕۆژی گۆڕە بە کۆمەڵەکانی کوردستان لەوە سەرچاواگرێت کە ڕاستی کاتێک کە ئەو ڕۆژە دیاری کراوە بۆ گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق هیچ بەرچاوڕوونیەک یان هیچ کەسێک لە کەسوکاری ئەنفالکراوانی کە زۆرترین گۆڕی بە کۆمەڵ لە 100 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان لەسەر دەستی ڕژێمی بەعەز کراوە بەرامبەر بەگەلی کورد. لەو کاتەتا هیچ ڕۆڵ و پێگەیەکی گۆڕە بە کۆمەڵەکانی کوردستان لە بەرچاو نەچراوە. بۆ ئێمە پێمان باشە ڕۆژێکی نیشتیمانی بۆ گۆڕە بە کۆمەڵەکانی کوردستان دیاری بکرێت. لە خۆی زۆر گرنگە بەڕاستی یادی مەراسیمی جینۆسایدکراوانمان یان ئەو پرۆسەی کە ڕژێمی بەعەز ناینا بۆ پرۆسەی ئەنفال بەڕاستی پێویستە یەک بخرێ و ئیتیمامی زیاتری پێ بدرێ و کار و چالاکی باشتری تا بکرێ